بابا دەرم دەبێ بامی چی لێ نەدەبێ بێتەوە مارێ نه بە قوربام زانای گەلی ئیشەڵایەتەوە بەس دوعای خێری بۆ بکەن بە قوربان دەم بەخوا منیژوا خەریکە مێشکم برێتەوە بەخوا نەفر مێسکممە نە ئازا هیچ تااقەتی یەکشتم نەمە حچی قەت بەمووی ئازار و ئاوارە دادی قسە لەگەڵ مام شعبان نەکرد چی گوتش تەلەفۆن لۆی کرد وەڵا کوڕم وتی باشێ بە ئیشەڵڵا تی دکتۆر توێتی چاکە بێ ئەدە خوا پێغەمبەر ڕەحمی پێ بکا بە قوربان داجا دەبێ ببینیم بابمان باشتر بێ ئەو جارە کچم باورەتاندانە بەزێ بە قورباندم خوا گەورێ شفا لای خوایە دەردی ژێ و شفاژێ بە قورباندم ئیشەڵایەتەوە وەکو گڵۆپانەی ماڵم ئیشەڵا ئیژەکاتەوە لەو دادی تت بام چی دەکرێت ئەو لەگە مادری چە خۆش بوو تۆپانەی دەکرد دەگەرمان گەمەی دەکرد پێ دەکەنی دیتت دوای بەربەوە ئای کۆرە بمەرە وەڵا دیتم کوڕە بەخوا بە حیاتێ و نەدڵی خۆش نەبە بە قەدەرم بڵێ بەس باش بکوڕم مرازی حاصل بوو گەلەکە پێخۆش بدڵی خۆش بە لەگەڵێەوە وای هاوار دای ئەوڕۆت بینیت بابم دڵی چەند خۆش بوو چەند باش بوو لە گەرمان پێ دەخێنی ئەو یەکەم جار و بابم بینم لەگەڵێمە پێ بکەنی لەگەڵێمە گەمەی کرد هیچ ماشەڵڵا و دڵخۆشیمان دەدەخینە خەیار ڕابەر بوو ڕەکەم باورە تادانە بەزێ بە قورباندم لە پاش ناخۆشێک خۆشیێگەرێتەوە ڕێگامان باوکی باوکم دوعای خێری بۆ بکەن ئەی هاوار دڵی منیشتم دەکەن ئەی هاوار دا نان حازرە بچم داینێم وەڵا ڕۆڵە من برسیم هەستن بە خۆتان نانی خۆتان بخۆم بەخوا تا بابت دێنێتەوە من ئاویش ناخۆمە کۆرە بم لە پاش بابتانم کۆ دڵت دێتەوە لەسەر سفرە دانیشمە و لەوێ نەبێت وەڵای دا تا بابنێتەوە مەش ناخۆی ئێ کچکەم الله عەلەم جارێ لە خسخانەی کێ دڵێ واز دێتە دەرەوە ڕۆڵە داس نانی خۆتان ئەمەش ناخوا تا بابمان بێتم داوڵە بەخوا بوومەوە شعبان هاتەوە ڕاستکەنەکە بچێ حەسەن حەسنەکە وەچ بکەن یا الله بابان هاتەوە دایە یا سیروان زانە وەرە کاکە وەرە یا الله یا خوا بەخێر بیت بابا بەخێر بێەوە یا خوا بەخێر بیت پڕم دەستی گانی سیروان کاچی من وەرەی بازدا بارز ئەوە لۆ دەگریان ها هەی بە قوربانی ئەو فرمێسکارەتان بم ئەمن عیبم نییە هەبینی ئەمن ئەلحەمدوللا زۆر باشم و ئەوە هاتیمەوە ناوتان مەگرێن بە قوربان مەگرێن بڵۆپی ماڵەکەی منی قوربانە دەبم خوانەکە داچی سیروانی ئەمن بە قوربانی بە خۆت و منداڵەکان شت بوو ئەمن وچی ئەو عمرە درێژەی ئەوە غارم دەداهی لاک دەبووم کە بتوانم ئەمگۆ بەختەوەر بکەم لە ژیان بەس نەم دەتانی ڕۆژێک لە ڕۆژان خۆشەویستی خۆم لە بۆتان دەربڕن ئەمگۆم زۆر خۆش دەویست چێکاکەوە منت لە بیر چوو ها لە بە مندارەکانی خۆت چی بۆ هاتیەوە ناومە هەر منداری خۆت ئەم خۆ لە سبەینەوە لە گەرتومە بزانە هەر ئەمنت لە بیر نەما شابان قوربان دەبم برام ئەتوم لە بیر نەکردیە بەس دەزانی داچی سیروانم چەند خۆش دەوێت ئای چەند قەدری لەکنە من هەیە هەتا ئێستا نەیزانیە پێم نەگوتی ڕۆژێک پێم نەگوتی کچێ منە تو خۆش دەوێت ئەوەم دەم خۆش دەوێت دەم خۆش دەوێت بەخوای باور بکە داچی سیروانی لە ڕۆحێک خۆم زیاترم خۆش دەوێت دەزانم بەخوا
نەزانم بە قوربانی دڵت بم تۆ ڕووناکایی ماڵی منی بە قوربان دەم ئیشەڵڵا قەدیتی لێ نایە خوا سەلامەتت دەکا پشت و پەنا بخوا قوربانت دەبم ڕۆحم بە قوربانت بێ بزانە کاکە نەمگو هاتیە ناو مندا مار و منداری خۆت ئەمنت لەبیر کردووە لەگەر داچی سیروانی کەتێ قسان و باسی ژیان و نازانم چ دەکەی خۆشتانم دەوێتن و شتانە کورە وەڵا ئەمنت لەبیر کرد کورە شابانە من خۆت و لەبیر دەکەم کورە بیرت دەکەم کورە ئەتو برای منی ئەتو بابی منی ئەتو بربڕی پشتی من بووی ئەتو ڕێنشاندەری من بووی شعبان کورە بیرت دەکەم ئەمە دەزانم شعبان دەزانم ئەگەر بشمرم لە پاشە من ئەتو هەڵدەستی بە ئەرچیمان بوو منداڵم وەچی منە کورە بیرت دەکەم شعبان ئەتو چاوی منی خوانەکە کەس و کارم ئەتو بابی منی براگەورەمی پشتی منی هەموو شتێکی منی ئینشاڵڵا خوای گەورە تەمەن درێژت دەکا و لە ساغت دەکاتن باشە کاچی من ئێستا کەش ئەمن دەڕۆم ئەگەر هەر ئیشەکتان بەم بوو ئاگادارم بکەنەوە ئەتو مەیە دوکانش کاکە باشە برایەکەم مەیە دوکانێ ئەمن بەخۆم هەر کاتەکی باش بووی ئاگادار بکەنەوە باشە وراگادار بکەنەوە کە بابتان باش بوو ئەوە ئاگادارم بکەنەوە بەخۆم دێمەدوت بەخۆم دەت بەمە دوکانەوە چی جاران باشە کاکە دێڵانێ خواحافیز برا السلام عليكم. وعليكم السلام سلام كاك شعبان باش کاک ساڵ سلام خير كاك شعبان انا خواي بزاوي زور معك وتم كاك شعبان هو كو فتره كديارني واش فهمنا ان شاء الله واش فهمنا ان شاء الله ستی وەزعی باش نییە دکتۆر دەیگۆ وەزعی باش نییە درم خوايا كاك حاز لو ديارني كاك شعبان لو ديارني ئەمریش هەر لە بە هەندێنیان بەڕاستی هەر مەشغوڵیویمە و ئێستاش حساباتەکەمە حساباتەکەی دەکەم و دەڕۆ بەس چاوتان لێرە بیت بتساوى بەخۆشت لەبێ کوڕەکەم بە باشە ئاکەمتان لێرە بیتە باش کاکە من مەشغوڵم بەڕاستی باش كاك شەمە مزوان باش ايردنا وبزانه باخذ ليراني كاك حازي ليراني واش فايده ان شاء الله ئەوانش میتوان بە جوانی هەڵواسم با دیاربی مشتری ببینی سرتساو كاك ابتسم بزمان بريم كاك حازي خوش وين زمان وين تو خير كاك تازكك شعبان كثير انا امانه مدري قلت كاك حازي قلق نخش دبي زور اقاتني بابا راس اري والله انت دبي زور اقامتي جري نخوش ها زور نخوش خوش بالو من الشهر اري والله ان شاء الله خوش قادر انا ما قام عليه قابله معك ساعه كانت ساعه يلا كمان لي خمر يلا طول لێ براژن وەزعی کۆ ئێستا باشە لەخوا بەزیابێ ئەمڕۆ زۆر باشە کاکە شعبانگیان هەردووعای خێری بۆ بکەن بە قورب نا باش دەبین ئینشاءڵڵا ئەدی ئەو گریانەت لە چییە؟ الحمد لله برام ئەمە دڵم زۆر خۆشە وەچی دەبینم منداڵەکانم هەلە دەوروبەرم دانیشتی وەڵا پێویست بە گریان ناکە ئەو باش نییە مندارەکانت لە دەوروبەرت کۆبووینەوە وا لە ناو مار و منداری خۆتی هەیە لە خەستەخانەیە و کەسیشی لەکەن نییە ڕەحمەتی خوات لێ بابەجان ئەوڕۆ سڕی منە وشی هەفتەکەی دیکە جوان دەشۆم خزمەتێکی باشت دەکەم ولا صريت سه ولا صرم راني هم بخم خزمة داك ما نقول سه ئەرەدا سیروان زانە ناهێڵن خزمەتێکی بابم بکەم هەر بە خواندەیکە ناکیژم وەمەرێ ئەدی هەموو نانی لۆ نابێت ئەدی جرکی ناشۆی ئەدی سەری ناشێلی ڕۆڵە گیان وەمەرێ ما کیژم
خزمەتت کردو دای خۆت بەخۆی والله لو باش کەس نابێ ئەم بۆ مادا هاتای خزمەت دەکەم هەنەکە بە حەزمی دەکەم بە مامۆستایی دەشۆم هەلەوە تێم ڕدێن نەکردێ کەس خۆ ڕدێنیشی نەکردیە بابا من دەتشۆم سیروانەکەم قوربانە دە بابا عمرت درێژ بی سیروان وەرەزانە عمرت درێژ بی سەبیحە جیا مەمنونی تووشم ممنونی پێ ناوێ بە قوربان دەمی فرشتە. تەمەند درێژت دەکەم سەنازدارەکەم مەمنونی تومە کچم وەخەی شعبان بەڵێ کاکە ئەوە بلێ با گەردەنم ئازاد کرد کاکە ئەوانە هەموو گەردەنی تویان ئازا کردیە وەڵی چەند ڕۆژە دوعات دۆ دەکەن هەدەرەن حاجی لۆ دیار نییە لەبەر تو هەر نییە زەوقی ئیشیشیان نەبوو گەردەنتیان ئازا کردیە بێخەم بە آخر پێیان بلێ بزان گەردەنم ئازادەکەن بەرە کاکە ئەو قسانە چییە؟ ئەوە دەرێ کۆتا مەرگتەوە چەند جارە برێ گەردەنم ئازا دەکەن ڕەحمەتی خوا لێبی ما حەزی گەردەن خۆش و ئازاوی بەڕاستی ئەو دوکانە بە تووە جواب بوو حاجە مەردم بەخۆیەوە کاک شعبان نەزانیە ئەمان لە دوکانێک گەردەنی تومان ئازا کرد ڕەبی خوایە گەردەن خۆش و ئازا بە چمانە بەردرینما بە قورعان ڕەبی ماڵ حاجی گەردەنت خۆش و ئازاوی دوکان بە تووە خۆش بوو بەڕاستی کاکە تو هەموو شتە چیمە بووی لە دوکانێ برا گەورەمان بووی ساحبمان بووی بەخوای هەمویان دوعات دۆ دەکەن بەردەوام شعبان بەڵێ کاکە تو هیچ شتێکم لێمە شارەوە ئەمن گوێم لێ بوو دکتۆر هەموو شتەکانی بە تو گوت ئەمن گوێم لێ بوو گوتی هەر هەفتە چیمایەک هەفتە بەزێتان دێلم دەبەوە بابا مەرێ بابی سیروان بەزێتان دێلم خوانەکە بە قوربانە دەم خوانەکە شعبان بەڵێ کاکە ئەتو دەزانی ئەمن لە منداڵیەوە ئەتوم زۆر خۆش دەویست کوڕە هەر بە براتم دانەدەنا ئەتوم بە هەموو شتێکتم دادنا بڕبڕەی پشتی من بووی شعبان بەخوای دەزانم هەموو شتێکم ئاگالەیە ئەتوش پشتی من بووی ئەم بەزەم دەزانم ئەمری چەند خۆش دەویت چەند تەحەمولی منت دەکرد کە ئەو قسانەم دەکرد والله زۆرم خۆش دەویستیە منیش ئێستا کەش خۆشتم دەوێت خوای گەورە تەمە درێژت کە أشهد أن لا
قربانت ابو بابا بابا قربان تنازل من بابا بابا الشبح قربانت ابو بابا 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 روي ماما كاكم لا مو مانسو كاكلو ازرو يشتيلو وي بابا 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 الشاك بابا ما تفتيش بابا الشبح قربانت ابو بابا قربانت ابو فارس وحاجي اي قلنا نفوز بابا أجل الرحمة للأمور الآن وي بابا ما قربان هذا بابا وي بابا قربان يكون بابا بابا قربان هذا بابا لا اله الا الله قربان هذا بابا لا اله الا الله کاکەلۆ زوو ڕۆیشتیلۆ هێشتا خۆتامی خۆشی ڕۆژەکانی تومان نەکردبوو سیروان بەخوامە شارنەوە ئای کاکە گیان چەند زوو ڕۆیشتی ئەی بابە بابا بقربان الزبو بابا قربان بمشاهده بابا بابا بقربان التناسل بابا جان وي بابا ما تفشل شجار بابا باقي يا كرم والله قورة عصب اليوم الحمد لله لقيتها باش مقردني عصاك كم تواو قاقر عم تقود انا بابي شاري لو دي كاشمة همو مان همو مان كاكا رحمتي خواهي قورة لهمو تامبيتن والله ما مستاش قصيلو كردنو روي باشتەکتان پێ برێم وەڵی هەمووتان لە بۆ ڕۆژێکیەوە تەحمولی یەکتری بکەن بابتە براتە کەستە کە هەر کەسێکتە کە لێت نێزیکتە دەور و بەرتە لێی قبول کە برام وەڵا ئەوە جێگای هەمومانەوە قەبرە ئەخە ئێستا بزانە هەمومان پەشیمان دەبینەوە دەرێن بریا لێی دابین ئەزیەتی دابینە بەس ڕۆژێک زیاتر لە گەرمان بایە سەعاتێک زیاتر لە گەرمان بایە برای من ئەگەر هەر کەسێکتان حەقێکتان لە لایەتی ئەوە من برایویمە فەرمۆ من حەقەکەتان دەدەمەوە ئەگەر ڕۆژەکی ئەزیەت یەکێکتاندا فەرم وەڵی پشتی من دارین گۆوەرن حەقەکەم لێ وەرگرنەوە گەردەنی ئازاکەن و خی گەورە لەوی و لە ئێمەش خۆش بیتن والله برام كاك شعبان يتسقك مالك نينيا ربي قردني خوش وعذابي يا ربي خوايا جاي بهاش بيت برام خی گەورە پاداشتی هەموو لە یەکتامدا کە لەو مەراسیمەی ناشتنی جەنازەکەی لەگەرمان بوون ئەوە ئەجر و پاداشتەکی زۆری لەسەرە بەڵام بەڕاستی ئەمە تازی لە بۆ دانانێ یعنی پێویست ناکاتر خەڵک ئەزیەت بدەین ئەها هەمووتان ئیشتان هەیە هەمووی خەڵک هەموو کار و کاسبی هەیە و مەجاالەکەی ئەوان نییە ئەگەر ئێواران ئەگە پێتان کرا ئەمە حەز ناکەی خەڵک ئەزیەت بدەین بە خۆمانەوە چ مانگەکە خەومان نییە دڕۆژە منداڵەکانی وەڵی تەمەشا دەموچاویان کرد خەویان نییە پێویست ناکە ئەزیەتیان بدەین کاکە وەڵی پێویست ناکە بێنە ماڵێش باشە هەتا نەخۆش بوو
ئەوەی تەلەفۆنە چیرۆکردنەوەی سەردانی کرد خوا خێری بنووسیت لە پاشان پێویست ناکا بێت چاوەڕێی کە بابی بکەن لە ماڵێ لە تازیەی دوعای خێری لۆ بکەن و خوای گەورە پاداشتان داتەوە و تازیەی دانانێت جەگەردەنی ئاساکەن يا رب يقدر شو هذا مەدیەتانە الفاتحة. يا زلمة قدري خوش وعزاني ولو نقريش مع خرابه بس والله لجاتي مع مامو كل لجاتي باب مامو أبي خو عافي كاتر ربي قردن خوش وعزامي مام حاجي ما خدا بري ما مش باهر ودا متأثير بمبن أرسل خرابش ولا قرما بس يا ربي قردن خوش وعزامي مام حاجي اي بابا الرو اي بابا الرو استجدت وبرساو جارك كوكو بارك الصباحي والله امام شعبان اول رجل مقلب الناسي قوبارة شي لمن دام خوزقة بما بايا صد قوباري ديك لمن دا بايا بس ما بايا الله وإنا إليه راجعون. والله براكان رزي براكان تان بقرن رزي باب تان بقرن رزي وكسانة بقرن كلا قريان دجين أجر برات أجر باب تا أجر هر كسكتا بزانا هر صندي قصشي الرقم بلام حتى لدستي ندي قدر قيمتي نازاني كمرت أوزا قدر قيمتي دزاني أوزا دري خوزقة يك ثانية زياتر لقري بجيابا
توانە لەو نانەکەی بخۆن دەوەرن کوڕم نانەکەتان بخۆن ئاخر بووە لە منەکەنێوەش بەخوازان منی ژەگوژن شەعبان نانی ناخۆم نادایت ئەتا باب نێتەوە کودارمان پێ دەخورێ بەخوای نێتەوە بناری ناخۆ باشو ئێوارێ بام لۆ نهاتەوە هێشتا نهاتیتەوە بام مەخریبیش بانج بەتەمایتی بە قوربان تازە با بڕۆی کوڕم ئێوە لە منیشتا ناوای وێران کردو لەگەڵ خۆتان ئەوە حاڵە بەخوای کاکەش بانگیان براشن هەمومان دەمرین ناگێت توش لە پێشچاویمدارانەوە دەمەگرێ باوریان دانەبەزیتن تو بە داک و بابیان ماما بام دێتەوە نێ نەرێ نایەتەوە توخوا مەرێ نایەتەوە بام دێتەوە نێ ماما داسە بە قوربان دەمەستە بەخوا ماما هیچکە ناسمە دەرێ لە تۆپانێ دەکەم لە دەستمە دەرێ هیچ ناکەم بەس دەستی دەخوین لە مادەم بەس بام بێتەوە مام هەستە کوڕم هەستن دەی هەمومان دەمرین ماما توخوا مەرێ بام نایەتەوە برێ دێتەوە نیە دێتەوە کوڕم دێتەوە هەستە دەی هەستە کوڕم هەستە بابا گیان ڕۆمانێک بووی لە ئامۆژگاری ئیلهامێک بووی لە میهرەبانی کتێبێک بووی پڕ لە جوانی